بەناوی خوای بەخشندەی میهرەبان زۆر خۆش خۆمان بە خۆشحاڵ دەزانین کە ئەمڕۆ توانیمان ماوەی 2 مانگ لە خزمەت کۆمەڵێکی زۆر نزیکەی 100 منداڵی خۆشەویست دابین. لێرە و سوپاسی خوای گەورە دەکەین، لە پاشان سوپاسی دایک و باوکەکان دەکەین کە ئەم شانازیان بە ئێمە بەخشی و سوپاسی خوای گەورە دەکەین کە توانیمان بە سەرکەوتووی ئەم خولە بەڕێوە بین کە زۆر گرنگە لەو سەردەمەدا بە تایبەتی گرنگی بدەین و غەمی منداڵەکانمان بی، چونکە بەڕاستی ئەگەر تەماشا بکەین لە بۆ هەموو دایک و باوکەکان منداڵی باش بەڕاستی نیعمەتی خوای گەورەیە، منداڵی باش خێر و خۆشیە، منداڵی باش زینەت و جوانی دنیاە. بە پێچاوانەوە ئەگەر بێت و منداڵەکانمان هەر یەک لە دایک و باوکەکان بە ئەرچی سەرشانی خۆمان هەرنەستین، منداڵەکانمان بەڕاستی دەبنە زەحمەت، دەبنە نیقمەت، دەبنە بەڵاو موسیبەت. یەکێک لەو بابەت و یەکێک لەو خاڵە زۆر گرنگانەی کە لەو سەردەمەدا پێویستە دایک و باوکەکان مشور و غەمی منداڵەکانیان بخۆن ئەوەیە بەشداریان پێ بکەن لە دەرس و دەورە ئاینیەکان و بیان بنە لای مامۆستایەکان لەو سەنتەر و ڕێکخراوانەی کەوا گرنگی دەدەن، هەم بە بواری ئاینی، هەم بە بواری پەروەردەیی، هەم بە بواری فێرکاری لە ئەوەی منداڵەکان موفق بن، لە ئەوەی منداڵەکان سەربەرز بن، هەم لە دنیادا دایک و باوکەکان شانازیان پێوە بکەن، هەم لە دنیادا ببنەمای خێر و بەرەکەت و ڕەحمەت و لە ڕۆژی قیامەتیشدا ئەو منداڵان یەخەی دایک و باوکەکانیان نەگرن و گلێ و گازەندەیان لێ نەکەن بەوەی کە نەیان توانیە بە ئەرچی سەرشانی خۆیان هەڵبستن. وەک خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا قوا ئەنفوسەکم وئەهلیکم نارا، ئەی خەڵچینە خۆتان و ماڵ و منداڵی خۆتان لە ئاگر بپارێزن. بە چ شێوازێک؟ بە شێوازی پەروەردەکردن، بە شێوازی غەم خواردنی منداڵەکانمان لە سەرەتاییەوە هەتاوەکو تەمەنی هەرزەکاریەوە هەتاوەکو دەبنە گەنج و هەتا پێدەگەن. ئەو ئەرکە و ئەو واجبە ئەگەر بێت و ماوەیەک بەر لە ئێستا 50 ساڵ 20 ساڵ پێشی ئێستا ئەگەر بێت و ئەرکێکی زەحمەت و قورس و گران بووبی، ئێستا زۆر زیاترە، چەند بارە و دەبارە و 100 بارە قورسترە، لەبەرەوەی وەسائیلەکان زۆرن، لەبەرەوەی ئامێرەکان زۆرن، زۆربەی هەرە زۆری ئەو وەسائیلانە هەم لایەنی باش و هەم لایەنی خراپیان هەیە، بەڵام بداخەوە زۆر جار منداڵەکانمان گەنجەکان وەکو پێویست بەکارینانی دەبیتە مای کەرەسات، مای مەشاکل، مای نەخۆشی. لەبەرەوە پێویستە زۆر لەسەر دایک و باوکەکان غەمی منداڵەکانیان، چونکە ئەگەر منداڵەکانیان ساڵح بوون، ئەگەر منداڵەکانیان ساڵحە بوون، ئەگەر منداڵەکانیان باش بوون، هەم لە دنیادا بنەمای شانازی و سەربەرزیان و هەم لە ڕۆژی قیامەتیشدا دەبنەمای خێر و بەرەکەت و ڕەحمەت. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين آمين والحمد لله رب العالمين. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. ڕێکخراوی ژیار یاخود ئینستیتوتی ژیار لقی هەولێر هەڵسا بە کردنەوەی خولی هاوینە لە بەرواری 5/7 تا 5/9 بۆ ماوەی 2 مانگ خولی هاوینی کردو بۆ منداڵان بە شێوازی 3 ئاستی یەکەم دۆ سێم کە لە هەندێک بابەتی گرنگ و باش خوێندراوە کە بابەتی بیرکاری کوردی و ئەنگلیزی و بیر و باوەڕی ئیسلامی. بەڕاستی وەکو ڕای خۆم وەکو باوکی قوتابیم هەستم کردکەوە قوتابیان زۆر سوودیان بینی لەم خولەی هاوینەدا، کاتێکی خۆشیان بەسەر برد، هەم لایەنی علمی و زانستەکەی استفادەیان کرد و هەم لایەنی تەرفیهی و یەکترناسین و قوتابیان زابۆی لێرەدا دەستخۆشی لە بەڕێوەبەر و ستافی مامۆستایان و دەستەی کارژۆری ئینستیتوتی ژیار لە هەولێر دەکەم دەستخۆشیان دەکەم کەوا بە هەڵساکردنەوەی ئەم خولان و هیوادارم لە خولەکانی هامیدا توشدا ئینشاڵڵا بەردەوام بێت، چونکە بەڕاستی سوود و قازانجی باشی بۆ قوتابیان هەیە و هیوادارم ئەو بابەتانەیە کەوا خوێندراوە قوتابیانش سوودیان لێ بینی بیتن لە ماڵەوە بەردەوام بن لەسەر ئەم خوێندنی ئەم بابەتانە. ئیدی بە هیوای سەرکەوتن بۆ ئینستیتوتی ژیار. بسم الله الحمد لله رب العالمين الصلاة والسلام على رسول الله. دەستخۆشی لە ئینستیتوی ژیار دەکەین من وەکو باوکی قوتابی بەڕاستی ماندوونە ناسانە، جهد و تاقەکی باش، ئەدەب و ئەخلاقەکی جوان، علم و معرفەتێکی باش کە توانیان فێری نەوەکانمان بکەن. هیوادارم بەردەوام بن و خوای گەورە مۆفەقیان بکات و ئەجر و پاداشتیان بداتەوە.
بەناوی خوای بەخشندە و مهرەبان من وەکو بەرزدار بەخولی هاوینە ژێر زۆر سوپاسی مامۆستاکان دەکەن کە لە ماوەی 2 مانگدا پێمانەوەماندەی بوون و کۆمەڵێک سوود و زانیاریان پێگەیاندین و کە پێش ئێستا ئەو سوودانەمانە دەزانێ و زۆر سوپاسیان دەکەین و دەستیان خۆش بێتن. بەنای خوای گەورە میهرەبان زۆر دەستخۆش لە مامۆستاکانی ئینستیتوتی ژیار دەکەین، زۆر دەستخۆشیان دەکەین. لێرە زۆر فێرش بووینە، هیوادارم ئەنگۆش بینە ئەو دەورەی. سەرەتا بەنای خوا زۆر دەستخۆشی لە بەڕێبەر و بەرسانی خولەکان دەکەم. بەڕاستی من زۆر سوودم لەم خولە بینیوە لە بابەتەکانی ئینگلیزی و عەرەبی و پەروەردەی ئیسلامی. وەرا خولێکی زۆر سوود بەخش بوو، هیوادارم هەر بەردەوام بێتن، وەروە خولی زیاتر و لقی زیاتر بکەنەوە.